بەڕێز مەسعود کاڕەش جێگری پارێزگاری هەولێر لە ئەستۆدۆی ناوەند لەگەڵمان میوان دەبێ و گفتوگۆی دابشکردنی ئەو بنزینەی لەگەڵ دەکەین کەوا بڕیارە لە سبەینەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە و دابشکردنەکەی جیاواز دەبێت لە ماوەکانی ڕابردوودا کە هەبووە. بەڕێز مەسعود ئێوارەتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا بە گرنگ ێزانم لەو پرسیارەوە دەست پێ بکەم چۆن بوو گەشتنە ئەو بڕیارەی کە ئێستا پارێزگار باسی کرد سیستمی تاک و جوود نەماوە بۆ 800 دیناریەکە بۆ ئۆتۆمبیلی تایبەت بەڵام بۆ تەکسی ماوە. ئەمە چۆن گەشتنە ئەم بڕیارە؟ طبعا ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ ئەنجامدرا لەسەر ڕاستپاردەکانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەو داعمەی پێشکەش کرد لە بۆ سعری بنزین ئەمە ئاگامان لێ بوو چکە فترەیەک بوو سعری بنزین یعنی بەسەر دەکەوت ئیتر ڕەنگە کێشەیەک دروست دەبوو خاستن بۆ ئەو خەڵکانێک کە کاسبکارن. طبعا بۆ جێبەجێکردنی ئەو بڕیارانە ئەمڕۆ ئەو کۆبوونەوە ئەنجامدرا پاش تاوتوێکردنی بابەتەکە لەگەر هەموو لایەنە پەیوەندیدارەکان ئەی لەو بابەتە هەن ئیتر ئەم بڕیارانەدرا. ئەو بڕیارانش کە هەر جەنابش ئێستا ئاماژەی پێکرد و بەڕێز پارێزگار ئاماژەی پێکرد ئەوەیە بە تایبەتی دەعمکردنی یاخود دابشکردنی بنزینی 690 کە باسی لێوە دەکرێت بۆ تەکسیەکان و بۆ هۆیەکانی گواستنەوەیە. طبعا ئەوانەنە ئەو خەڵکانەنە کە بژێوی ژیانیان لەسەر ئەو سیارانەیە یاخود لەسەر ئەو تەکسیانەیە لەبەر ئەوە هەنگاوی یەکەم و بە گرنگمانزانی ئەمە ئەو 690 دۆرە بنزینە تەنها بۆ تەکسیەکان بیتن لەگەر ئەو هۆیانەی گواستنەوە طبعا بە سیستەمی تاک و جۆت یعنی بۆ نمونە ئەگەر ڕۆژێک تاکە بە ڕۆژی دواتر ئەوی تر دەیباتن ئەوە بە تەسەوری هێمە ئەو بڕە بنزینەیە کە ئێمە بەدەستمان دەکەوێتە نزیکەی 400,000 لیتر ڕۆژانە دەتوانی دابەشی بکەین لەسەر کۆی ئەو سارە تەکسیانەی کە لە ناو شاری هەولێر خەریکی کاسبینان خەریکی بەدەستهێنانی بژێوی ژیانیان. باسی 800 دیناریەکەشمان بۆ بکە ئەویان چۆنە بێت؟ ئەوەی 800 دیناریەکە طبعا ئەوەش سعرێکی مەدعومە ئەوەش بە سوپاسەوە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەعم دەکرێت ئەوە دابەش دەکرێتن لەسەر هەموو بنزینخانەکانی شاری هەولێر. هیچ مەرجێکتان نییە بۆ بنزینخانەکە؟ لەسەر ئەوە هیچ مەرجێکمان نییە تەنها مەرجی ئەوەمان هەیە ئەو بنزینەی کە لە ئەوان وەری دەگرن بەو کوالیتی کەوان وەریان گرتیە بە هەمان کوالیتی دابش بکرێتەوە دەستکاری نەکرێتن تەنها ئەو مەرجەمان هەیە خەڵکانێک هەموو دەتوانن سوود لەو بنزینە وەربگرن ڕۆژانەتن هەتا نزیکەی 50 لیتر دەتوانن وەربگرن. ئەو 50 لیترش کە دامان ناوە بەڕاستی ئەمە یعنی بە شوەیەکی وەکو بڵێن قیاسی ئەگەر بکرێتن عادەتەن سارەی بچووک یعنی سارەی مامناوەندی ئەوانەی بۆ نمونە مەچینە بچووکن 2.7 یا 2.7 یاخود گەورەترن تقریبا لە هەر کیلۆمەترێک نزیکەی بە هەر لیترێک بنزین نزیکەی 10 کیلۆمەتر دەڕوە کەواتە ئەگەر بۆ نمونە ئەو هاوڵاتیان نزیکەی 50 وەگرێت تا 500 کیلۆمەتر دەتوانی پێ بڕواتن. ئیتر ئەوە حسەیە کە دەتوانی بەشی بکە تا ماوەیەکی باش دەتوانی لەسەری بڕواتن و ئیش و کارەکانی خۆی پێ بەجێ بکاتون ئەمە بۆ هەماشت بۆ تەکسیەکانیش دەگوزارێت. بە وردی باسی داتا و ئامارە کرد چەند لیتر وەربگرن و بەشی چەندێکیان دەکات بۆ ڕۆشتنی ئۆتۆمبیلەکان بەڵام با باسی ئەو بکەین خواستی هاوڵاتیان لەسەر سوتەمەنیش خواستی ڕۆژانە مەبەسمە چەندە ئەتوانین بڵێن لە هەولێرە ئەگەر بە ئامارێک داتایەکت لابێت چەند ملیۆن لیتر بنزینمان پێویستە ڕۆژانە بۆ هاوڵاتیان بەخۆی ئەو دابش دەکرێت؟ بەڵێ ئەو بنزینە ئێستا بۆ هەولێر دابین دەکرێتن ژمارەی سیارەکانی ئۆتۆمبیلەکانی هەولێر طبعا بە هەموو جۆرەکانیەوە 157 ژمارەی هەموو سیارەکانی کوردستانە. بەڵێ وایە کەواتە زۆربەی سیارەکان لە هەرێمی کوردستانە. ئەمە ئێستا تەماشا دەکەین بۆ نمونە ئەگەر ئەو 800 بنزینی 800 کە دابەشی دەکەین نزیکەی ملیۆنێکە ئەگەر طبعا ئەوە وەکو قۆناغی یەکەم ئێمە دەستی پێ دەکەین ئەگەر ئەوە کێشەمان بۆ دروست نەکرا دوایش دەتوانین بڵێن ئەو 690 میلیۆنش بەڕاستی پاش ئەوەی پێداوتونەوە بکرێتن لەلایەن وەزارەتی سامانە سروشتەکان ئەوەش ئێمە دەمانەوێت ئەو تاکو جۆکەش لای تەکسی نەبینێتن تاکو جۆتەکە یعنی ئێستا بۆ نمونە دەڵێن 690 ئەو ژمارە تەکسیانی ئەمڕۆ هەیە بەیانی ناتوانانی وەگرێتن ئەمە دەمانێت ئەو 690 بنزینەکە زیاد بکرێت. ئەمە دیسان دەڵێنەوە داوای حەقی پارێزگای هەولێر بکەین یعنی قدیم لە 400,000 لیتری زیاتر بۆمان دابین دەکرا بە شێوەیەکی گشتی دەمانتوانی دابین بکەین بەس لەبەر ئەوەی ئێستا حەسەکە کەم بۆتەوە ئیتر پەنا بووە تاکو زۆر دەبین
وەکو قۆناغی یەکەم ڕەنگە بۆ خاوەن تەکسیەکانیش باش بن لە زیاتی ئەوەی ئەوان بسەسڕە بگرن ماوەیەکی دوور و درێژ لە سڕەکان بگنێنەوە ئێستا دەتوانن بە شێوەیەکی ئاسایی لەو بەنزینخانانەی کە بۆیان داری کراوە دەتوانن بستن سڕە بەنزین و خۆیان وەگرن و ڕەنگە بە شێوەک لە شێوەکانیش بەشی ڕۆژێک یا ڕۆژ و دانێکی هەتا دوو ڕێژ زۆر باشە بەڕێز مەسعود ئێستا لە هەرێمی کوردستان باباسی هەولێر بکەم هەر سێ جۆر نرخی بنزین هەیە 690 دیناری ئەوە بەڕێزت ئاماژەی پێەکەی کە بۆ تاکسی و هێڵەکانی گواستنەوەیە 800 دیناری و بازرگانی قسە لەسەر ئەوەیە کە بازرگانیەکە سەروی هەزارە لە بنزینخانەیەکەوە بۆ بنزینخانەیەکی دیکە گۆڕانکاری بەسەر نرخەکەیە هەوڵ نادەن ئەمە ژێک بخەنەوانەیە چکارێکەکەن بۆی ئەم نرخە ژێک بخەنەوانێت چونکە بەڕاستی هەندێک کات دەبینین دەگاتە سەر و 1250 ڕەنگە ئەمەش زۆر بێ بۆ هاوڵاتی خۆی دائما ئەو بنزینانێک کە ئێمە ئێستا ناو سنووری حکوومەتی هەرێمی کوردستان یاخود نۆر سنووری هەرێمی کوردستان دابین دەکرێت ئەو سعرەیە 690ەکەیە کە لەلایەن کارەوە دابین دەکرێت و 800ەکەیە کە ئێستا مەدعوم دەکرێت بەڵام بنزینێکی تر لە دەرەوەی وڵات دێ لە دەرەوەی وڵاتی ئێستا یعنی سعری عالمیەن بنزین هەستاوە ئیتر ئەو سعرە ڕەنگە ئێمە بە هەموو هێزی خۆمان یعنی هەوڵ دەدەین بەڵام هەند شتێکێ پەیوەندی بە دەرەوەی وڵات بێ پەیوەندی بە بۆرسای عالمی بێ ڕەنگە دەستکاریکردنی یاخود نزمکردنەوەی سعرەکەی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ ئێمە هاوکارێکی تەواوی ئەمڕۆژ جەنابی پارێزگار لە قسەکانی وتی هاوکاری تەواوی ئەو بازرگاناناکەن کە سوتەمەنی لە دەرەواهێن وە کار ئاسانیشیان بۆکەین نابێ ئەمە هاوکار بێ بۆی کە نرخەکە کەمێک دابەزێنرێ لەبەر هاوڵاتیان ئەن پاش بڕیارەکەی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کە بعد لەسەر ئەو هاوڵاتیان یاخود ئەو بازرگانانە هەڵبگیرێ کە بنزین هاوردە دەکەن لە دەرەوەی هەرێمی کوردستان طبعا ئەوەش قۆناغێکی باشە یاخود هەوڵێکی باشە دەتوانانی ئەو سعرەی هەیە طبعا بازار ئازادە هەیە ئەو سعرەی کە دەتە هەزار و شتێک ئازادە طبعا کە سعری ئەو بازێک کە لەسەریتی لە 9 دۆلارەوە کەم کرایتەوە لە 5 دۆلار طبعا ئەوەش بۆ هەر لیترێک ئەوەش وەکو بڵێ لە وەزعەکەی باشتر دەگۆڕیتن هیوادارین پاش ئەوەی ئێمە ئەو تەکسیانەی کە بنزینی خۆیان لە 690 وەردەگرن تأثیری بنزینی 800ەکەی ئەو سەپۆرتەی کە لەو وەزرگانەکان دەکرێت بۆ ئەوەی ئەو لەسەر ئەو بازی کە لەیان وەردیگیرێت ئەوەش کەم بکرێتەوە خۆی لە خۆیدا سعری بنزینی ئەوەی 1200 یاخود زیاترە ئەوەش دادەبێت زیاتر بەرز نابێتەوانێت لەم قۆناغەدا کاک مەسعود بەخۆی ئێمە هەموو هەوڵ دەدەین هەموو هەوڵێکمان دەدەین ئەو سعرانەی لە ناو بنزینخانەکاندایە ئێمە لە ژێر کۆنتترۆلی خۆمان دابیتن ئەوەی بکری ئێمە دەکەین لە پارێزگای هەولێر هەروەها سەرپێچی کارانیش کە بۆ نمونە سەرپێچی کاری دەکەن ئەو دەچ لە ناحەی کوالیتی بی یاخود لە سعر بیتن بەڕاستی ئێمە لە پارێزگای هەولێر کاردانەوەیان باسی کوالیتیت کرد کە ئەمە بابەتێکی گرنگە زۆر بەلای هاوڵاتیانەوە چەندە نرخەکەی گرنگە ئەوەندەش کوالیتیەکەی گرنگە چونکە بەڕاستی زۆر جار تۆ ئەڕۆی کە کام بنزینخانەیە نرخەکەی کەمێک هەرزانتر بێت ناچاری لەوێ بنزینەکە تێگەی بەڵام لەولاوە دوای چەند ڕۆژێکی زۆر کەم یا کاتێکی کەم دەبێت بڕۆیت بۆ منتیقە سەناعەکە و لەوێ دنیایەک پارەبەی بە چاکردنی ئۆتۆمبیلەکەت چۆن چاودێری کوالیتی بنزینەکەن لیژنەکان چ کارێکەکەن داهاتوو یعنی باسی کاری نوێتانەکەم یەکێک لە تەوەرەکانی کۆبوونەوەی ئەوڕۆ بەڕاستی کوالیتی بوو وەکو جەنابەت فەرمووت فعلا ئەگەر ئەمن بنزینێکی خراپ بدەم لە لای چترەوە خەڵک بتی زەرم ئەوە وەکو بڵێ نیتمان نەکرد بەڵام لیژنەکانی قایمقامیەت هەروها لیژنەکانی بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان تیمی تایبەتیانەیە لەو چەند ڕۆژی دایدا چەند بنزینخانەمان قەپات کردووە چەند بنزینخانە غەرامە کراوە هەر بنزینخانەیە بەڵام هێشتا نەتوانراوە کۆنتترۆل بکرێت تەسەوور دەکەین دەزانین یەکەم دار ئەو بنزینە 800ێکە هات بڕێک یعنی وەکو بڵێین کوالیتەکەی وانە بوو یەکەم قۆناغ بەڵام ئێستا هاوڵاتیان دنیا دەکەینەوە بۆ دنیای کە ئەمە پێمان گەیشتووە لە بەڕێوەبەرایەتی گشتی نەوت و کانزایەکان بە تایبەتی لە کۆنتترۆلی زۆری ئەو بنزینخانەی ئێستا هەیە دابەش دەکرێتن هی 800ەکەش لە کوالیتی کۆنتترۆلی وان دەرچووە کێشەی نییە هەر بنزینخانەیەکیش لەو کوالیتی کۆنتترۆلی یاخود لەو کۆنتترۆلی یاخود لەو کوالیتیەی کە بۆی دانراوە ئەگەر دەستکاری بکاتن ئەکید سزا دەدرێتن دەگەوێتە ئەوەی بنزینخانەکەشی پێ دابخەین زۆر باشە بابێمە سەر بابەتێکی دیکە ئەمڕۆ کە پارێزگار قسەی لەسەر کرد ئەویش بابەتی گازە یعنی وتی دەبرێتە گازوایل دەبرێتە دەرەوەی هەولێر باسێکی ئێمەمان بۆ بکە بۆچی وتی بە بازگەکانی ئاگادار کردوانێک کە ڕێگە بە هیچ بازرگانێک نەدرێ گاز بباتە دەرەوەی هەولێر چ کێشەیەک دروست بووە لەسەر ئەمە بەخۆی گازوالیش طبعا یەک کە لەو بەرگومانێک کە زۆر بەکاردێ لە مۆلیدات لە هەندێک سیاراتی گەورە طبعا ئەوانش هەندێک جارە تەکسیەکانیش پەنا بەرەبەر ئەوەی بیکەن بە سیستمی گاز سیارەکانیان
غازە باسی گازوایلی کرد ئەوڕۆ باسمان کرد گازوایلی ئەو گازوایلی لە ناو شاری هەولێر هەیە بەڕاستی ئەمە دەمانەوێت بەکار بێتن بۆ ناو شاری هەولێر ئەو دەت لە ڕێک بۆ مۆلیدەکان بی یاخود بۆ بارهەڵگرەکانی سنووری شارەوانی پارێزگای هەولێر بی بەڵام یعنی وەکو بڵێن چەند داتا و معلوماتمان لۆ هات هەندێک لەو گازوایلە دەستە دەرەوەی شاری هەولێر بەڵکە ڕەنگە و هەندێک دەرەوەی هەرێمی کوردستان لەبەر ئەوەی هەموو بازگەکانی ناو شاری هەولێر دەرەوەی شاری هەولێر ئاگدار کرانەوە بە هیچ شێوەیەک نابێت گازوایی دەربچێت تەنها بۆ ناحیەکان یاخود قەزایەکانی کە سەر بە پارێزگای هەولێرن لە هیچ شوێنیتر نابی ئەو گازوایلی دەربچکە گازوایل کە دەرچوو دەبێتەوەی بەرزبوونەوەی سعرەکەی کە بووە بەرزبوونەوەی سعرەکەی دیسان ئێمە لێرکوانە کێشەمان لەو دروست دەبێتەوە لەبەر ئەو گازوایلێ کە ئێمە هیچمان دەمانەوێت بۆ پارێزگای هەولێر بەکاربێنێتن بۆ جێبەجێکردنی ئیش و کارەکانی ئەو دە چ مۆلیدات بیتن چ لۆری بارهەڵگرەکان من یاخود بۆ هەر مەبەستێکی تر بیتن دوا پرسیار بۆ بەڕێستان بە کورتی وەڵامم بەرەوە سوپاس دەکەم وتت وەکو قۆناغی یەکەم ئەمە پەیڕەو دەکرێت ئەم بڕیارانەی کە ئەمڕۆ دراوە چەندە کاتان بۆ دیاری کردو تاوی بزانم بڕیارەکان سەرکەوتوو بۆ یاخودنا بەخۆی ئەمە لیژنەکانی قامیات هەروەها بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان تایبەتیمان هەیە هەروەها لە ڕێگای کو بڵێن حتا سوشال میدیا و خۆمان متابعە دەکەین ئێمە بەتەوەقعیمە ئەو فیدباکەی کە لۆمان دێتەوە دەکەوێتە سەر ئەوەی ئێستا ئەو بنزینە 690 هەزارەی ئەو 690ەی کە ئێستا دابش دەکرێت ئەکید لۆدێکی زۆر لەسەر بنزینی گشتی هەردەگریتن 800کەش بە هەمان شێوە کە ئیتر ئەمە تەسەور دەکەینە ڕەنگە ڕۆژانی یەکەم و دووەم و سێم یعنی وەکو بڵێن قەلەباڕیەی دروست بی بەڵام هێواش دوایی دەکەوێتە سەر ئەو بارستی بڵێ کە پێویستێتی ئێمەش تەسەور دەکەن یعنی خەڵکانێک بۆ نمونە بنزینی 800 ئەگەر پێویستی نەبی 800 دیناری ئەگەر پێویستی نەبیتن ئەوش ناسیتەکە یعنی بۆ نمونە ئەو ڕۆدەچی سیارەکەی فول دەکات حتما ئەوە 4 ڕۆژی دی 5 ڕۆژی بەشی دەکاتن کەواتە پاش 2 ڕۆژی دی ئەو خەڵکانێک کە هەموو لەسن لەو بنزینە وەردەگرن ئیتر خواست لەسەر ئەو بنزینەکەم دەبیتەوە کە خواستی سەرکەم تەوەقع دەکەن ئێمە هەم یعنی وەکو بڵێ دەتانی کۆنتترۆلی بکەین هەروەها داتا و ئامار و فیدبێکاکی باشتریشمان بەڕێز مەسعود کاڕژ جێگری پارێزگاری هەولێر سوپاس بۆی کە لەگەڵمان بووی دەست خۆش.